بەڕێزان سڵاوتان لێبێت. دەستپێکی جموجوڵی ئاینی ئیسلام و کەسایەتی ئاینی و ئیسلامیەکان لە کوردستان سەرەتا بە تەریقەت و خانەقا دەستی پێکرد و دواتر لە تەریقەت و خانەقاوە بوویە سیاسەت و بارەگا و پێنایە قۆناغێکی تەواو جیاوازەوە. ئیدی لێرەوە چەندین ڕەوت و تیاری ئیسلامی سیاسی لە کوردستان بە فۆرمی جیاواز و لە بارودۆخی جیاوازدا سەریان هەڵدا. یەکێک لە دیارترین ڕەوتە جیهادی و چەکدارەکانی ئیسلامی لە کوردستاندا بزوتنەوەی ئیسلامی بوو. ئەم بزوتنەوەیە لە بارودۆخێکی تایبەتدا ڕاگەیەنرا و بە چەندین قۆناغی جیاوازدا تێپەڕی و چەندین باڵی جیاوازی لێبوویەوە. بۆ قسەکردن لەسەر چۆنێتی دروستبوون و مێژووی سەرهەڵدان و دانان و لادانی ڕابەرەیەک لە دوایەکەکان و تەواوی ئینشیقاق و باڵباڵێن و کێشە و ململانیەکان و دواتر پەیوەندیەکانی ئەم بزوتنەوەیە، ئەم ڕەوت و بزوتنەوەی ئیسلامیە ڕوودا و مێژوو بە گرنگی زانی لە چەند ئەڵقەیەکی تایبەتدا میوانداری بەڕێز ئیحسان مەلا عەلی عەبدولعەزیز ئەندامی سەرکردایەتی بزوتنەوە و بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی بزوتنەوەی ئیسلامی کە بەڕێزیان کوڕی سێمی ڕابەری دووەمی بزوتنەوەی ئیسلامیە کە مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیزە. کاک ئیحسان گیان زۆر بەخێر بیت بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو. پێم خۆشە سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەم، ئایا سەرەتای سەرهەڵدانی بیرۆکەی دروستبوونی بزوتنەوەیەکی ئیسلامی چەکداری چۆن بوو و مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ خەی و چۆن سەری هەڵدا؟ بسم الله الرحمن الرحيم. طبعا بيشكي هل لسر أو بنماي كأفرميت فذكر فإن الذكرى تنفع المؤمنين. إما بباش يزاني كبتايبتي يستاكي نويكي تازة دروز بوا لواني زور برسيال لاي هبيت و أو ميجوي خوي نزانيت. إما أجر أو ميجو وكو خوي باش نكين أخر كان نزاني ناتوانين هيج جورة بوچون يكمان هبي يا جورة قرار يكمان هبي. بله. لە پێشەکیە تامان زۆر پێویستە ئەوە باز بکرێت کە بڵین باوکی مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی کە بە مامۆستا مەلا عەبدولعەزیزی پریز مەشهور بووە، پێگەیەکی بە قووەتی هەبووە لە ناوچەی پریس و دوایش بڵین لەو ناوچەیانە و جێی ئاماژە پێکردنیشە کە زۆر کەس لەوانەیە باسی لێوە نەکات کە مامۆستا مەلا ساڵحی گەورەیە کە ئەویش ئەکاتە ئامۆزای مامۆستا مەلا عەبدولعەزیز کە ئەویش هەر خاوەنی مەدرسە بووە و زۆر لە ئەو فەقیانەی کە لە کوردستانی ئەودی و ئەمدی وش بوون کە ئێستاکێ مامۆستا و مەلان خریجی ئەو مەدرسانن کە مامۆستا مەلا عەبدولعەزیز و مامۆستا مەلا ساڵحی گەورە هێناویانەتە کایەوە. طبعا هەر لەو کاتێەوە و هەر لە زمانی کۆنەوە کە ئەو کاتە بڵین تەیاری چەپ و بە تایبەتی حیزبی شوعی ئەوانە باو بۆ لە عێراقا، ئەم مامۆستایانە و لەگەڵ چەند مامۆستایەکی ترا بەرهەڵ ینی دژ بە و تەیارە کاریان کردو لە ناوچەکە و هەر لە شەستەکانیشا بڵین مامۆستا مەلا ساڵح و مامۆستا مەلا عومەر و مامۆستا مەلا عوسمانوانە بەدەست ڕژێمی ئەو کاتەوە گیراون و هەر لەو کاتەوە بڵین جم و جوڵیان لە ناوچەکە هەبوو و هەموو کەسێکیش ئەو شاهیدی ئەدەن تا طبعا هەر لە شەستەکانیشا ئەوە بوو بڵین بۆ یەکەم جار لە پەنجاکانە شێخ سەواف دێتە کوردستان و هەر لەو کاتا پەیوەندیەکە بە بەڕێز مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و بڵین براکانیەوە و دێت سەردانیانەکە و هەر لەو کاتا بڵین بیرۆکەی ئیخوان موسلیمین تەقریبەن دێت لە کوردستانە نەک بە شێوەیەکی ڕسمی بەڵام بە شێوەیەکی برایانە و ئەو برایەتیە دروست ئەبێت لە بینی بڵین موسڵمانانی بە تایبەتی ناوچەی هەڵەبجە لەگەڵ ناوچەکانی تری عێراق. ببوورە شێخ سەواف کێ بوو؟ ئەگەر شێخ سەواف کەسایەتیەکی ئیسلامی سونیە، طبعا هەر لە دوای پەنجاکانەوە کە پێیان زانرا حکمی ئەدامی بۆ دەرچوو و ڕۆشتە سعودیە و لە سعودیە ئەژی تا ئاخر ڕۆژی تەمەنی ژیانی. ئەو مزگەوتە گەورەیەش کە بە مزگەوتی سەواف مەشهورە حتا لە هەولێر هەر خانەوادەی ئەو بەڕێزە کردویانە. من خۆم بۆ خۆشم شێخ سەواف بە خزمەتی گەشتوم و لە پێشەوە چەند جار کە چوینەتە سعودیە داوەتیان کردوین و بینیمان و زۆر ڕەفاقەتێکی باشیان هەبووە لەگەڵ بەڕێز جەنابی مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی. دوای ئەوە طبعا لە شەستەکانە پێش ئەوەی حیزبی بەعز بێتە سەر حکم هەندێک لەو برا عەرەبە موسڵمانانە کە تا ئەمڕۆژ بەعزێکیان لە ژیان ناماون پەیوەندیان هەر ئەبێت لەگەڵ بەڕێز مامۆستا مەلا عەلی و مامۆستا مەلا عوسمان و ئەوانە بەتەما بن هەر لەو کاتا کە ئینقلابێکی عەسکەری بکرێت. ئەو برایانێش کە لەو کاتا یەکێک بە ناوی عەبدولغەنی ڕاوی کە ئەو کاتە بەرپرسێکی زۆر باڵای حیزبی بڕینجێشی عێراقیە بێت ئامادەی خۆی دەرەبڕێت کە ئەڵێ من ئامادەم کە ئەو کاتە بڵین ئیخوان موسلیمیش ئەڵێ وەرن چۆن ئەڵێن من ئامادەم ئینقلاب بکەم و کلیلی بەغاتان تەسلیم بکەم.
طبعا هل لو كاتا كشيخ صواب لوين نابي عبد الكريم زيدان بقى بينكم مراقبي إخوان مسلمين بيت متردد به والله أمشت بيا من ناكري وبوشيوية حتى زور لو برياني كيساكي لتمنى ما ونكو فليح سامرائي وكو دكتور نعمان سامرائي وكو آلوسي دقل بلين باوكم لموضوع جنابي موسم العلي لموضوع كابون إتر زور إلحاحي اللي كانوا هنا طبعا رازي نابد هر دواء حزبي بعض انقلابك كانوا يتصل حكم طبعا وش بلين حكايتك دريجي هي ترى وش حزبي بعض معلومة كايد تصل حكم وشوني حكمي علاقتك طبعا هلا دواء أول شو برز ما مستعمل عثمان وما مستعمل علي بجداري أو بلين لحد لحفته وسيا برز بلين بارزاني كهمو كرت أو كات دجبة حزبي بعض وستاونوا هلا كاتش ما مستعمل عثمان وما مستعمل علي وبراكاني وهم ما مستعمل رزانيتر تأييدي طبعا سوري كرديان كردوا ولقال يابون وحتى إيمن لحالب جك طوباران كراوة گواستوانەتەوە بۆ گواستومانەتەوە بڵێن بۆ منتیقەی بیارە و تەوێڵەوە ئەو ناوچانە ناوچەی هەورامانات و لەوێ بووین طبعا لە دوای لە حەفتا و سێشە کە بەڕێز خوا لێ خۆش بوو مەلا مستەفا کە ئەو کات مەلیک فەیسەڵ لە سعودیە داوا کات کە نمایندەیەکی کورد دعوەتی بەڕێز مەلا مستەفا خۆیەکە خوا لێ خۆش بوو ئەویش طبعا لەبەر مەشغەڵەتی و لە ناوچەی ئەو ناوچانەی کە تیاتی طبعا ناتوانێ بڕوات هەرو کاتە داوای کرد کە بەڕێز مامۆستا مەلا عوسمان تەشریف بەرێ بۆ ئەوێ و وەکو نمایندەیەکی کورد بە ناوی کوردەوە قسە بکا و وەزعی کوردی تێبگەێنێ ئەوە بوو هەر حەفتا و سێ جەنابی مامۆستا مەلا عوسمان چوونە سعودیە لەگەڵ چەند هاوڵێکی تریا و مەلیک فەیسەڵیان بینی و هەر لەو کاتەوە باسی وەزعی کورد و باسی ئەو هەموو زوڵمەی کە لەسەر میلەتەکەمان هەیە بەحسیان بۆ کرد طبعا لە دوای ئەو وەزعە ناخۆشەی کە بوو لە بڵێن حەفتا و چوار حکمی ئیعدامی مامۆستا مەلا عەلی دەرچوو حکمی ئیعدامی دەرچوو طبعا دوای ئەوەی کە عەفواتە عامەکە بوو حکمەکەی گۆڕا بۆ نەفی وەکاری حکمی ئیعدامی مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز چی بوو؟ طبعا هي ئەوە بوو کە مامۆستا مەلا عەلی مامۆستا مەلا عوسمان بە هەموو شێوەیەک پشتگیریان لە خوا لێ خۆش بوو مەلا مستەفا دەکرد لە حەفتا و بڵین لە سەورەی حەفتا و سێ و ئەو ناوە بەشداریش بوون لە شۆڕشی شەک بەشداریش بوون طبعا و بە هەموو شێوەیە دانیشتن هەبوو لە بەینیانە و بە هەموو خوا لێ خۆش مەلا مستەفاش زۆر ڕێزێکی تایبەتی هەبوو بۆ بەڕێز مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و دانیشتنی دەوری و هەمیشەییشان هەبوو پێکەوە هەر لەبەر ئەو سەبەبانە بوو کە حکمی ئیعدامی دەرچوو طبعا دوای ئەوە عەفواتەکە بوو کە عەفواتەکە بوو بەڵام هەر بەوە ڕازی نەبوون کە مامۆستا مەلا عەلی لە هەڵەبجا بێ ئەو بوو نەفیان کرد یەکەم جار بۆ حدودی ئوردون لە حسێبە نیشتەوە و بە شەرتێکیش کە ماڵ و مناڵ لەگەڵ یان نەڕوات خۆی بەتەنها و لە مایەکە تەنها 2 ڕۆژ 3 ڕۆژە گەڕایەوە بۆ بڵین هەڵەبجە بۆ ناو ئێمە کە مناڵ بووین و لە بیرمان بێت دوای حسێبە بۆ منتیقەی سووک و شیوخ دوای بۆ موسەیب بۆ ڕوومان یان بۆ ئەو ناوچانە هەمووی هەر 6 مانگ جارێک ئەیان بردە شارێک وەزعێکی زۆر تەمان ناخۆشی هەبوو بەڵام هەر لەو کاتێشەوە ئەو علاقاتێکی باشی لەگەڵ خەڵکی ڕوومادی و فەلوجە و هەر جێگەیەک ئەچوو خۆشیان نەویست و خۆشەویستێکی باشیان هەبوو بۆی تا دوایی لە بەغداد لە ئێمە کە مناڵیش بوون حتا هاوینان کە مەکتەبمان تەواوی بردی لەگەڵ خۆیان لە مزگەوتی سڵێخ بوو لە بەغداد حتا ساڵی 1970 ئەو کاتە جارێکی تر بڵین باوکم گەڕایەوە بۆ هەڵەبجە مامۆستا مەلا عەلی باسی سەرەتا باسی هەردوو خوا لێ خۆش بوو مەلا ساڵحی پریس و بەڵێ مەلا ساڵحی گەوری پریس و مامۆستا مەلا عەبدولعەزیز کرد کە ئەوان بەر لە دروستبوونی ڕەوتی ئیسلامی دەستیان هەبوو لە پێگەیاندنی کەسانی تایبەت لە بواری ئاینی و ئیسلامەتیە ئەو کات بە شێوەی ڕێکخراوی سیاسی کاریان نەکرد شخصیەتە ئاینیانە یاخود لە حوجرە و مزگەوت و مینبەرەکانی مزگەوتە داوای ئاینی و بانگەشەی ئاینیانە کرد توانین بڵین ئەوەی کە ئێمە گوێمان لێ بووە طبعا ئەو خۆشەویستەی کە هەبووە لە بینی شێخ سەواف و بەڕێز مامۆستا مەلا عوسمان و هەنا طبعا خۆشەویستەکە زیاتر وایش بووە کە دایمە ئاگایان لە یەکتر بێ بەڵام ئوسلوبی ئەو کاتە وەکو ئوسلوبی ئێستا نەبووە وەکو شانە و ڕێکخراوێکی منەظەم بوو بێت بەڵام علاقاتەکە دروست بوو حتا شێخ سەوافیان داوەت کردەوە بۆ ئەحمەداوە ئەو کاتە و چەند مامۆستایەکی تریشان بردووە و علاقاتێکی برایانەی خۆش دروست بووە لە بینە
بەڵام کاتی شخصەکانی زیاتر کە ئەو جموجوڵە بۆ لەگەڵ ئەو خەڵکە مسلمانە تا حدێکی زۆر جموجوڵێکی شبه عەفەوی بووە بەڵام لە دوای ئەوە تا حدێکی زۆر جموجوڵەکان شێوەیەکی تەنزیمی بەخۆیەوە بینیوە تەبان هەر لە دوایەوە بڵین زۆرینەی ئەو خەڵکەی کە تەنزیم بوون لە ژێر بڵین ناوی ئیخوان موسلیمینە بەڕێز مامۆستا مەلا عوسمانیان بە گەورەی خۆیان ئەزانی حتا ئەو ڕۆژەیشی کە بڵین بزوتنەوەی ئیسلامی دروست بوو ئەعلانی بزوتنەوەی ئیسلامی کرا تەمان ئەو جموجوڵانە دوای ئەوە هەر لە ناوچەی بڵین هەڵەبجا و ئەتر کە مامۆستا مەلا عەلی گەڕایەوە و مامۆستا مەلا عوسمانیش لێ بوو تەبعاً مامۆستا مەلا عوسمانیش مزگەوتێکی هەبوو شافعی دائیمەن دەرسی هەبوو خەڵکێکی زۆر کە ئیستاکێ سەرکردایەتی حیزبەکانی تریشن لەوێ عەسرانە دەرسیان لا ئەخۆن خەڵکێکی زۆر وەکو فەقێ دەرسی شەرعی لا ئەخۆن مامۆستا مەلا ساڵح ئەوە بە مستەمڕی هەر بڵین فەقێ هەبووە لە کانی عاشقان مامۆستا مەلا عەلیژەوە ئیمام و خەتیب بووە لە مزگەوتی پاشا مامۆستا مەلا عومەریش تەمان ئیمام بوو لە مزگەوتی بڵین ئەحمەدی هەر بڵین چواریان و بە مامۆستا مەلا ساڵحیشەوە کە هەم ئامۆزایانە و هەم بڕین باوکی داکیشمە هەم ئامۆزایەکیشن تەمان ئەو نیشاتاتیان هەبووە و هەڵەبجە وای لێ هاتبوو وەکو ڕەمزێکی لێ هاتبوو لە ناوچەکە بە تایبەتی حیزبی بەعز هەر بۆیە هەمیشە ئەو قین و ڕقەی لە ناوچەی هەڵەبجە بووە لەبەرەوە بە درێژایی تەمەنی حیزبی بەعز هەرگیز نەیتوانی و ڕۆژێ لە ڕۆژان لە مەنتیقەی هەڵەبجە و هورامانەتە یەکێ لە یادەکانی بکە مثلا لە هەموو شارەکانی ترا کردوێتی بەس قەت نەیتوانی هەڵەبجای بیکە و یاداوەریکی تر ئەوەیە لە شەڕی ئێران و عێراقیە زۆرینەی خەڵک حتا کە ئەسکەری فرار بوون لە مەنتیقەکانی تری وەکو کەرکووک و سلێمانی و حتا هەولێر و ناوچەکانی تریش ئەهاتنە مەنتیقەی هەڵەبجە ئەیانزانی لە یەکو مەنتیقەیەکی ئازاد وابوو حکومت دەستی ئەو دەستی نەبوو تا حدێکی زۆرتایە لەبەرەوە هەموو ناوچەکە وەکو ناوچەیەکی بڵین دژ بە حکومت کاری ئەکرد حکومەتیش نەیویست ئەوە بشێوێنێ بە تایبەتی ئەیزانی لەبەرەوەی ناوچەیەکی ئیستراتیجیە و نزیکە بە حدودیشەوە لەوانەیە زەرەری لێ بکە هەر بۆ ئەوەش بوو لە ئەخیرا ئەو شتە هەڕوویدا تەمان ئەمانە هەمووی هاتن هەتا ساڵی 1970 ساڵی 1970 تەمان پێش ئەوەیش جموجوڵێکی زۆر هەبوو من بیرم دێ زۆرینەی ئەو عەشایەرانە حتا مەنتیقەی شارە زوور هەورامانات منطقی حتا سلێمانی ئاهاتن دانیشتن شتیوانە کرد لەگەڵ بەڕێز مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلیە یعنی جموجوڵێک هەبوو کە ئەگەر ڕۆژێک شتێک بێت لەگەڵ ئەو بڵێ بەڕێزانەی کە لە دەرەوە هەبوون کاتی خۆی پێشمەرگە بوون کارێ بکرێت کە ئامادە باشیەک بکرێت ئەگەر شتێ بکرێت ئامادە بن ئەتوانم بڕم تا حدێکی زۆر حکومت بەم شتانەی زانی بوو تقریباً ئەوە بوو حکومت هەستا نەک بە ئەمجارە بە ڕاگوێزی کە پێشتر کردبی ڕاگوێزی بڵین لادیەکانی کە پێشتر بە ناوی ئەوەی کە دوورن لە شارستانی و شارەوە ئەمجارە هەر لادێ نزیکەکانی سەرشاریشی وەکو منطقەی شارە زوور هەمووی وێران کرد ئەوە بوو زەختێکی زۆر لەسەر منطقەی هەڵەبجە دروست بوو کە زەختەکە دروست بوو ئەوە بوو خەڵکەکە مزاهرەیان کرد مزاهرەکە وای لێ هات لەبەرەوەی ناوچەکەش خۆی ئامادەیەکی تیا بوو یەکسەر هەموو منطقەکە گیران ناوچەکانی بڵین منەظەم و حیزبی بەعز و چواردەوری هەموو لایەک درا کە چواردەورا تەبعاً ئەبێ شایانی ئەوەش باس بکەین کە بەڕێز مامۆستا مەلا ئیبراهیمی مامۆستا مەلا عوسمان کە ئەو کات ئەویش ئیمام و خەتیب بوو لە سەید سادق دەورێکی زۆر زۆری هەبوو لە ناو خەڵک و عەشایەرەکانە ئەویش هەر لەوێەوە دەستی پێکرد تقریباً وای لێ هات لە سەی سایق تا هەڵەبجە و تاگاتە حدود هەمووی تقریباً بەدەست خەڵکەوە بوو هەمووی گیرە ئەوە ئینتیفازەی هەڵەبجە مەشهورە کە لە ڕەمەزانی ساڵی 1970 بوو کە ئەم جێگانە هەمووی گیرە محافزی سلێمانی ئەو کات تەلەفۆن لەسەر تەلەفۆن بۆ ماڵی ئێمەی ئەکرد لە هەڵەبجە و باسی لەوە کرد کە بەس جەنابەت هەرچۆنێ بێ منطق ئارامی کەیتەوە ناوچەکە و هەرچۆنێک بێت کارێک بکەیت کە ئەو عەشایەرانە دانیشتن و هیچ نەکرێ و ترسێکی ئەو تەبعاً ترسیان هەبوو ناوچەکە هەمی گیرا بوو لە سەی سایق بەولاو ئەوە بوو ئێمە قەدەوم لەبیر ناچێ هەموو لە ماڵی بڵین ماڵی مامۆستا مەلا عەلی دانیشت بووین برای دەرێک کە خەڵکی هەڵەبجەیە و لەگەڵ حکومەت بوو نەموچای خۆی پێچا بوو لە بەرەوەی قەرەباڵەخیەکە بوو لە پێشی ماڵی ئێمە هاتە ژوورەوە وتی من ئیشم بە مامۆستا هەیە دەموچای پێچا بوو بۆی خەڵک نەیبینێت چکم لەگەڵ حکومەتا بوو هاتە ژوورەوە و دەمە و ئێوارە بوو ڕەمەزان بوو وتی مامۆستا تەمان من ڕاستە لەگەڵ حکومەتم بەڵام
من لسليماني بوم أمري بالقبض جنابت هي حيا أو ميت لبروها مشتكان بأي وأزانا وحكم زوزو نارحة لأن أمري علي حسن مجيد خويتي كأوكاتا طبعا مسؤولي همو منطقة شمالي بولك يتر أوانش قراري خدان دامام جنابي ما وصم لا عثمان وما وصم لا عمر وهم ينهاتن لمالي إما دانشتمون لهلا بجر رمضان بو هربو شوية وشو قراري أو دراكا هلا بجر بجيبيرينو روبكين الشاخ أو بو هر أو شوا مالو منالو همو لا يكمان وخلقي خلاب جيش زوريني أو خلق كزانيان وبوشيوية لمنطقة هورامانات أو طبعا لمنطقة سيسايق وهموي أما زاني كدرن داياتي حزبي بعد شون وقواتك زوري هنا ودا حفاظا بوشي لنا وشاركة هي جنبية طبعا أو خلق بيتاوانا چي هي نتيارت هي ندبابت هي شون دفاع لخوت بكي لبورتمان باشتين شدوي أجر بلين إيما ما وصم العلي وانو تيان أجر إيماش بكن بالسبب ما بتشينا داري شار لداري شار شر هرشيك هي بكري ولان با خلقك محافظي لسر بكري أو بو هرشو إما مالمان بوشيوية تشون بوا بوشيوية بجيمان هشت همو لا يكمان هم ما مصمد عمر هم ما مصمد عثمان هم ما مصمد علي نقلتن ما مصمد كتير إما وأنا بيك ودرتشين أو بو هاتين لمنطقة كان عشقانة وليو الشو درتشين برو منطقة بالامبو برايك خوش هيبسك أو كاتا حما فرجي حاجي محمي بيالنا خلقي منطقة هلا بجو نورولية أو شارزاي همو ناوچەکە بوو لەگەڵ ماناهات و بەو شەوە دەرچوین ئەوە بوو شەو ئێمە هەر لەو ناوچەیا بوون بۆ بەیانیە طبعا حکومەت هاتەوە هەڵەبجە طبعا ئەوەی جێشایانی باسە هەر ئەو چەند ڕۆژەی پێش ئەوە کە هەڵەبجە گیرا بوو بڵین سیانزەیمان کە دەستی پێکرد ئەو ئینتیفازی هەڵەبجە و ناوچەکان گیرا بوو حکومەت بە هێلیکۆپتەر لێدا ئەوە بوو ئەمانزانی کە نیەتی خراپە شەهید هەبوو لە هەڵەبجە بریندار هەبوو ئەوە بوو ئێمە هەر لە منطقەی تقریبا سەراوە بووین پشتی هەڵەبجە بە میقدارێک برین بناری باڵام بۆ هەر ئەو کاتە خەبەریان بۆ هێناین حکومەت هاتەوە هەڵەبجە و بە شێوەیەکی زۆر ناڕەحەت کە حکومەت هاتیشەوە هەڵەبجە یەکەم خانوویەک کە لە هەڵەبجە بە دەبابە لێدا و ڕوخانی ماڵی مامۆستا مەلا ئەوە تایبان مێژوویەک و هەموو خەڵکی هەڵەبجە ئەو ئەزانن بە هەموو شتێک ببوورە کاک ئەحسان بەڵام سەر چاوە مێژوویەکان ئەماژە بۆکەن کە لە ساڵی 1970 بزوتنەوەی ئیسلامی لە ئەنجامی یەگرتنی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کە ئەو کات بەسەرپەرشتی مامۆستا مەلا سدیق عەبدولعەزیز و هەروەها زانانی ئیسلامی بەسەرپەرشتی مامۆستا شێخ لەتیف و مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی پێگەنراوە بەخێ ئیسا من دێمە سەر ئەوە ئێمە جارێ کە ئەو بۆ شێوەیە ڕۆشتین تۆ باسی 78 کرد بۆیە من نەخێر من ئەمە جارێ باسی 88 ئێمە ئێستا دەینە سەر ئەوە یەکەم طبعا ئێمە کە دەرچوین ئەوە بوو ماڵی مامۆستا مەلا عەلیان ڕوخان چوونەکانی عاشقانیش ماڵی مامۆستا مەلا عومەر و 1200 خانووی تریان لە کانی عاشقان ڕوخان ئێمە کە چوینە ئەو مەرزە مەرزێکی عەسکەری بوو لەو بەینا مابووینەوە دوو شەو و دوو ڕۆژ تقریبا ئەو هەموو خێزانە و نزیکی 1000 ماڵە بوو لەو منتیقا کەماینەوە ئاوەکە بوو لە بینی ئێمە و بڵین ئێرانە حکومەتیش نێزانی بەرەو چ منتیقەیەک ڕۆشنە بۆ خەڵکێکی زۆریش لە منتیقەی هاوار ڕای کردبوو خەڵکێکی زۆر لە ناوچەی هەورامانەوە ڕایان کردبوو ئەوانەی کە لە سەیسایقوانەوە هاتبوون لە منتیقەی هەورامانەوە چوبوون بەرەو لای من خەبەرمان هەبوو ئەو مامۆستا بەڕێزانەی تری هەندە هەورامان و شەخسیات و عەشایرانە لەبەرەوە ئێمە هەر لێ بووین بڵین هەر لەو حدودا بووین ئێرانیش نێزانی ئەمە چی ئەم خەرەباڵە خێڕی کردەوە کە ناوچەیەکی عەسکەریە ئەوە بوو هەر بەو کاک هەمە فەرەجا کە ینی بڵێمە لێ ئەزانی نامەیەک نووسرا مامۆستا مەلا عوسمان وەسمە نامەیەکیان نووسی بۆ ئەوبەر کە بیبەن بۆ ئێران لە نامەکە هاتبوو لەو نامە ئیسەش ئێمە لە بیرمانە هەموو هاتبوو کە تەبعان ئەو کاتە شەڕی ئێران و عێراق بوو ئێمەش کە ئەو درندەیانەمان بینی یەکێک لە خاڵەکان ئەو بوو ئەوە ئێمە ناین بۆ ئەوەی لاجئ بین لە ئێرانە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیە ئێمە تەنها ئەمانەیە عایلەکان ژن و مناڵ بێنینە ئەو بەرەوە دایان بنین و ئەوەی کە پیاوە بێتە ئەم بەرەوە شەڕ بکا لەگەڵ حکومەتی عێراقا خاڵی سێهەم ئەو شەرتەمان بنێک ئەو زەمانەتەمان بنێک کە ئەم عایلانەی هەرچیە لەگەڵ ئێمە ئێستاکێ و لەگەڵ ئێمەی شادیە و لەگەڵ ئەوانی تر هاتووە کە لە منتیقەی هەورامانات و هاوار و پاوە ئۆناوەوە لە منتیقە کوردستانەکە جێنشینیان بکەن ئەو بوو کە نامەکەی بردە ئەو بەردوای چەند سەعاتێک جوابەکەی هاتەوە و تەلێک سوشتیوایان کردبوو بە تاران و تویان ئێمە بەو خاڵانە هەمووی ڕازین و ماڵی خۆتانە و حتا بەو شێوەیە وتبی ئەوە ئەو کاتە عەلی خامنەی بڵین ڕەئیس جەمهور بوو ئێوە مهاجر و ئێمە ئەنسار یەکسەر تەبعاً حدودەکە ئاو بوو پەتیان بەست بە چوب ئەو هەموو خێزانە
بە شەو بە چووپەڕین چووپەکە پەتیان پێوە بەست بوو 6 کەس 7 کەس بەسەر ئەو چووپە ئەپەڕێنەوە بۆ ئەو بەرەوە کە بەو شێوەیەم چوت ئێران حتا لەوەیشە مامۆستا مەلا عەلی و ئاخر کەس چوین ئەبێ ئەو خەڵکە هەمی بڕوا جا ئێمە ڕووی ئەوە بوو دوای ئێمە ئەو خەڵکە هاتوو چینە ناو ئێران و ئەو خەڵکیان بەڵێ لە مجەماعەکان دانا هەر لە منتیقەی دزلی بۆ ئەو برایانی کە لە هەورامانەوە هاتبوون لە منتیقەی سەریاس کە لە پاوەوە هاتبوون لە منتیقەی سەلاسی باوەجانیش کە لە ناوچەی ئێوە کە ئێمە کە لێوە ڕۆشت بووین طبعا ئەمە بەو شێوەیە کە ئێمە هیجرەتمان کرد و 1970 و ئەوە ڕۆشتین و گەشتینە ئەوێ و ئەم شتانە بوو طبعا ئەوەی شایانی باسە پێش ئێمە بڵێ خەڵکانێک هەبوون بە ناوی جیاوازەوە وەکاریان کردووە وە کەس ئینکاری لەوە ناکات کە بەڕێز مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی و مامۆستا شێخ لەتیف و مامۆستا مەلا خوا لێ خۆش بوو مامۆستا مەلا عەلی بیارە و ئەوانە هەمویان پێش ئێمە لەوێ بوون و پێش ئێمە هیجرەتیان کردبوو لەوێ بوون و شتێکیان بۆ خۆیان دروست کردبوو بە ناوی پەیوەندی ئیسلامی رابطەی ئیسلامی و ئەو کاتێک کە ئێمە ڕۆشتین مامۆستا شێخ عەبدولەتیف خوا لێ خۆش بێت ئەو بڵین ڕابەر بوو تەمان پێش ئەویش مامۆستا شێخ محەممەد بوو بەڵام هەر خۆیان هەڵیان بژارد بوو کە مامۆستا شێخ لەتیف ڕۆشت بوو مامۆستا شێخ لەتیف بوو بە ڕابەر کە ئێمە ڕۆشتین و ئەو خەڵکە زۆرە و طبعا ئەو هەموو گەنجە و ئەو هەموو تووڕێی هەڵەبجە و ئەمانەی پێوە دیارە ئەوە بوو مامۆستا مەلا عوسمان هەر دوای کۆبوونەوە ئەمانە لە سەریاز ئیعلانی جیهادی کرد خۆی وتی من ئیعلانی جیهاد ئەەکەم دژ بە ڕژێمی چەپەڵی بەعس حتا لەو کاتا ئەو قسەیەشی کە زۆر زۆر شایانی باسە و فەرمووی من ئەگەر بە تەنهاش بێت لەسەر بەردێک بم من جیهاد دەکەم تا ئەمنم دژ بەو ڕژێمە چەپەڵەی حیزبی بەعس ئەوە بوو هەر لەوێشە جەنابی مامۆستا مەلا عەلی و هەموو ئەو مامۆستایانەی تر هەمووی بەیعەتیان پێ کردو و ئەو مامۆستا بەڕێزانەی تریش کە لە هەورامانەوە هاتبوون هەر هەمویان هەمان بۆ چوونیان هەبوو هەمان بڵین کاریان هەبوو مامۆستا مەلا عوسمان کە وەکو براگەورەیەک و مامۆستایەکی هەمولایەکیەوە بوو هەر هەمووی بەیعەتی پێ کرد تەمان هەر لەوێ بووین ئەو بەڕێزانش هاتن مامۆستا شێخ محەممەد بە خێراتنیان کردین و زۆر بە خۆشحاڵیەوە تەمان ناسیاوی و هەموو شتێکی پێشەکیش هەبوو ئەوە بوو وتیان ئەی ئێمە چی بکەین و تەمان ئەوانیش کە لەوێ هەبوون دانیش نێکرا لە بینی هەردوولا حتا من ئێستاش بیرم دێ مامۆستا مەلا عوسمان فەرمووی چاقەی چەکا ئێوەش هەن و ئێمەش هەین و لەبەرەوەی ئەوان ئەو کاتە پەیوەندیان ناوبوو ئەو چەند چەکدارش کە هەیان بوو ناویان لێ نابوو مەکتەبی قورئان بەڵام ئەوە بوو کاگەشان ببوورەمێ ئەو پرسیارە بکەم لەو دەمەیە لەو ڕۆژگارەیە پەیوەندی ئیسلامی با بڵین ڕابطەی ئیسلامی زیاتر پەیوەندیان بە ئیخوانەوە هەبوو یا بە باڵی چەکداری ئێوە بووکو بزوتنەوە ئەو پەیوەندی کە هەبوو لەوە پێشتر و دروست کرابوو لەوەوە لەبەر شەڕی ئێران و عێراقی هەر پەیوەندیان بە ئیخوانوانە پەیوەندیان زیاتر بڵین بە ئێرانەوە هەبوو بەڵێ ئەتر کە ئابۆ شێوەیە بوون و کەمون طبعا ئەو ینی زیاتر ینی کارەکانیان بڵین سنووردار بوو ئیتر هەرەوە بوو ئەوان کە هاتن و ئەو دانیش حتا جەنابی مامۆستا مەلا عوسمان فەرمووی قەیچەکە ئێمە خۆ برایەکین و ئێوەش ئەوان و ئێمە برایەکین و هەموو کارێ بەیەکەوە ئەکەین و من ئێستاش ئەو وتەیەم لە بیرە مامۆستا شێخ لەتیف فەرمووی جا مامۆستا کە ئێوە تەشریفتان هێنا و هاتوون ئیذا جاء الماء بطل التيمم ئێمە خواخوامان بۆ ڕۆژە لە ڕۆژان ئێوە بێن و ڕابەرایەتیمان بکەن کە ئێستا هاتوون وەڵا کاکە ئێمە بە هیچ شێوەیەک هیچ کارێ ناکەین و ئەبێ هەر بڕین یەکێ ئەوش فەرمووی طبعا ئامادەین و بەو شێوەیە بەڵام ناو هەموو شتێک ئەوە بووە مامۆستا مەلا عوسمان خۆی هەر بە ڕۆشتنی بۆ ئەوێ ئیعلانی جیهادی کرد و هەر بە ڕۆشتنی بۆ ئەوێ ئەو مامۆستانە و کرد مۆزوعی هەڵەبجە ڕوویدا ئیعلانی حەرەکەی ئیسلامی کوردستانی عێراق کرا کە ئەو کات بزوتنەوە ئەچێتە شاخ و جیهاد ڕاگەیەنێ لەو دەمەیە لەو ڕۆژگارەیە بارودۆخی سیاسی ئەو کات و پەیوەندی بزوتنەوەی ئیسلامی و ڕەوتی ئیسلامی سیاسی لەگەڵ ڕەوتە چەپ و عیلمانی و قەومیەکانی ئەو کات چۆن بوو بەڵێ طبعا یەکەم کارێک کە بزوتنەوەی ئیسلامی کردی هەر لەو کاتە ئەوە بوو پەیوەندی کرد بە بەڕێز کاک مەسعود بارزانی و بەڕێز مام جەلال و پیان وتن کە ئەوە ئێمە نیازی شتێکی ئاوامان هەیە و ئیعلانی جیهادمان کردووە و ئەوانی زۆر زۆر بەخۆشیەوە وتیان ئێستا کێ زیاتر حتا بڵین شۆڕشی کوردی تەواو بوو کە هەموو لایەنەکانی تیابێ ئەوە بوو هەر لەو کاتە جەنابی مامۆستا مەلا عەلی ئەوان ڕۆشتن بۆ منتیقەی ڕاژان و ئیتیفاقیان ئیمزا کرد لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و بەڕێز کاک مەسعود و زۆر زۆر ڕێزێکی زۆر گیرە لە هەردوو لاو زۆر زۆر بە خۆشحاڵی و هەر لەگەڵ بەڕێز مام جەلالیش بە هەمان شێوە ئەو کاتە ئیتیفاقی ئیمزا کراو کە ئێمە بەیەکەوە هەر
بە هەموو شێوەیەک ئامادەین کە خەبات بکەین بە یەکەوە لە شاغ بین دش بە ڕژێمی چەپەڵی باس. بەڵێ کاک ئێحسان سەبارەت بە ڕابەرەیەک لە دوایەکانی بزوتنەوەی ئیسلامی دیارە یەکەمین ڕابەر خۆی خۆش بوو مامۆستا مەلا عوسمان دەبێت یەکەمی ڕابەری بزوت. بەڵام پێش ئەوەی بچینە ئەو مۆزە ئەوە شتێک ئەوەی کە زۆر زەرورە لێرا بینەر بیزانێ و خەڵک بیزانێ ئەوەیەکە تەمان هەر بە ئیعلانکردنی جیهاد لەلایەن مامۆستا مەلا عوسمانەوە زۆرینەی زۆری ئیخوان موسلیمینی عالەم کەوتنە دژایەتیکردنی مامۆستا مەلا عوسمان. ئەوە بوو هەر لەو کاتەدا بەڕێز مستەفا مەشهور هاتە تاران بۆ مؤتەمەرێک و بە هەموو شێوەیەک دژی ئەوە وەستانەوە کە بۆچی مامۆستا مەلا عوسمان ئیعلانی جیهادی کردووە و حکومەتی عێراق مسلمان و جەیشەکە مسلمانە ئەوانە ئەوە بوو زۆر تووڕەبوون لە مستەفا مەشهوری ئێوە ئەمە حاڵتانە بۆیە مسلمان ئابۆشێ ئاوا ئێوە جەزای ئەحفادی سەلاحەدین و برینەوەکانی سەلاحەدین دەنەوە کە وەختی خۆی چی کرد بۆ عالەمی ئیسلامی لەبەرەوە ئێوە لە ئیسلامبەری نەک ئێمە بە هیچ شێوەیەکیش ئێمە واز لەوە ناهێنیوە بۆ هیچ شێوەیەکیش ئێمە پاشگەز نبینەوەلەوە حتا زۆر زەختیان کرد لە مامۆستا مەلا عوسمان هەر تۆ هەرچۆنی بێت بەشک و جەنابەت پەشیمان بیتەوە با مامۆستا مەلا عەلی کارەکان بکا بەڵام لەبەرەوەی کە مەعروف بوون بڵێن لە عالەمی ئیسلامیا و ئەم شتە کاردانەوەیەکی زۆری هەبوو لە عالەمی ئیسلامیا کە پیاوێک و شەخسیەتێک وەکو مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و ئەو پیاوە بەڕێزانە ئەبەم کارە هەڵسن ینی کاردانەوەیکی زۆری بوو لە عالەمی ئیسلامیا بە تایبەتی بەرامبەر نژێمێکی وەکو چەپەڵی وەکو سەدام حوسێن و بەعس کە لەو کاتا خۆی بە بڵێن حامی خەڵکی سونە و ئەم شتانە دەزانێت. زۆر ببوورە کاکەسان من قسەکەت پێ بڕم کەواتە کە ئەمە ڕۆڵی مامۆستا مەلا عوسمان بووە لەو خۆناغەیە ڕۆڵێکی گرنگ و کاریگەری هەبووە وەکو یەکەمین ڕابەر کێ مامۆستا مەلا عوسمان لە ڕابەری لە ئاەت بەڵام پاش پشوویەک وەڵامی پرسیارەکەم بەرەوە بەڕێزان پشوویەک وەرەگرین و دواتر بەردەوامە بین.